یەکێک لە خێمەکانی کەمپی ئاوەرە ئێزیدیەکان لە شارۆچکەی عربەتی نزیک شاری سلەیمانی لەلایەن گەنجێکی ئێزیدیەوە کراوەتە گازینۆ بۆ ئەوەی گەنجانی ئاوارە بەشێک لە کاتەکانی شەوان و ڕۆژانی ژیانی ئاوارەیی ناو کەمپیان لەو گازینۆیەدا بەسەر ببەن. ئەو محەلی منە لە بەر جەماعەتی شنگالی دانیە بۆ بەر شنگال لە باژی بێریاوانە شنگال و شتیاوە لە شنگالژیشی خۆ بوو ئەم گۆ با مسعدی ئەوانە بێت. گەنجانی ئاوارەی ئێزیدی دەیانەوێت لەم گازینۆیەدا بۆ ساتێکیش بێت خەمی ئاوارەی و ئەو نەهامەتیانی چەکدارانی داعش بەسەر شنگال و ناوچەکەیان و کەسوکاریاندا هێناویانە لە بیری بکەن. والله ئەمەژی خۆرتی ئێزدینە ئەمژی بێشغڵ بێکارن ئەمژی کاتێ خۆل فێدرێ خلاصتکن و هەمووژی شەبابن تێن فێدرێ شغلك وعملك نينا ملتين حاجزين فيدر اللعبنا وبجي وقت شغلك قنش كرينا أبش مرة من الفيدر دانينا شغلك نينا وانو زان همو عالم همو زاني شو بسري ما هم قاهات شرفها ما بين الناموس ما بين بس تشديني قبولنا به يعني وسا كاري تبصر ما ذكرن بس أمشي مجبورن وقت خوكات هم قل فير ببورين إنسان إني مساعدة ما بكا وقت بيجي يعني همو كتينا السياسة هما خوش بيركري الدين خوش بيركرينا تشتك يعني أبد يجي سر جونوسایر ناتەبقین. ئەگەرچی ئەم گەنجە ئاوارانە بێکارن و سەرچاوەی داهاتیان جێگیر نییە بەڵام ڕۆژانە دێنە ئەم گازینۆیە و دەڵێن بە قەرز یاریەکان دەکەی. گەلێکی شەباب هەرچی گەنجێ فێدرێ هەموو دێن فێدرێ کۆمت بنیش حاجزی ئارە وڵە پەرەیە ئیتر تشتێک بە بەلاش نییە وڵا ئیتر لەوەی بێتاقەتی باشترە لە ماڵ و لە ژێر خێمە بیار خەفەت بخۆی ئیتر بە قەرز یاریوە یاریەکەن. وڵای بە پارەکە یا مساعدیەوانەکەم زۆر مساعدی جەماعەتی شنگالی یانەکان بە 500 بە 1000 بەخۆ بە شەو زۆر درە بەخۆ سەعات 7 هەتا 11. ژیار محەممەد دەنگی ئەمریکا کەمپی ئاوەرە ئێزیدیەکان لە شارۆچکەی عربەت.